پیشانگای بانکسی پیشانگایەکی بەناوبانگی جیهانیە و لە هەمان کاتیشدا نهێنی ئامێزە. بانکسی ئەو هونەرمەند و نیگارکێشەی دیواربەندەکانە لەدایک بووی شاری بریستۆڵە و تا ئێستاکەش ناوی نەهاتوو و بە ئاڵنگاری سنوورەکانی جیهانی هونەر ناسراوە و کارەکانی ساڵانێکە مشتومڕی زۆری دروست کردووە بۆ تەماشێتی ڕۆژنامەکان. نهێنی بانکسی ناوی پیشانگاکە تێکڕای ئایکۆنەکانی بانکسی دەگرێتەوە. چیرۆکی شاکارەکەی هونەرمەند دەژێڕێتەوە و ئاڵنگاری بینەرەکان دەکات کە هونەر وەک ئامڕازێکی کاریگەر بەکار بهێنرێت. پیشانگاکە زیاتر لە 150 پێشکەشکردنی بەرهەمی ئەو هونەرمەندە بەناوبانگەی سەر شەقامەکانە. هەموو کارێکی هونەری لێرە لە پێشنگاکە لەلایەن 8 هونەرمەندەوە دروستکراوە. 8 هونەرمەندی سەرشەقام کە لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا لێرە وێنەیان کێشاوە و ئەوەش وای کردووە پێشنگاکە زۆر زیندوو بێت چونکە تەنها تابلۆکانی سەردیوار نین بەڵکو هونەری سەرشەقامە کە لێرە دروستکراوە و نمایشی مالمۆ ناوازە دەکات. یەکەم جارە ئەم پیشانگایە لە ئەڵمانیا 160 کۆپی کارە هونەرەکانی شەقامی بەناوبانگی بێناو نمایش بکات. دیواربەند، وێنەکان، پێکەرسازی، پێکهاتەسازی ڤیدۆیی و تابلۆ بەمەبەستی پێدانی تێڕوانینێکی گشتی لەسەر کارەکانی ئەو هونەرمەندە بەریتانیا. سەردانیکەرێک کە دڵخۆشە ببینینی ژوورێک کە تایبەتە بە نوێترین کارەکانی بانکسی لە ئوکرانیا دەڵێت زۆر باڵکێشە، ئەمە هەستێکی زۆر گرنگ لەسەر بابەتێکی زۆر جیاواز پتر زیاتر دەکات. بەڕاستی پێشانگاکە لەلام زۆر خۆشەویستە بە تایبەتی کە دواهەمینیان بۆ ئۆکرانیا دروست کراوە. سەرنجڕاکێش و مانابەخش و ئاسێکی بەرزی هونەریە. کارەکانی ئەم هونەرمەندە زۆرترین نمایشی هونەرمەندە زیندوەکانی جیهانە. زۆر جار ڕخنە ئامێزە وەک کاتێک کە لە مانگی 10 ساڵی 2018دا لە زیادکردنێکی ئاشکرای مەزادەکەدا بەشێکی یەکێک لە تابلۆکانی لەناوبرد. تابلۆکە بە ناوی کچ و باڵۆنەوە لە پیشانگاکەدا دووبارە دروست کرایەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.